ئەمڕۆ چوارشەممە ئاژانسی فرانس پرێس ڕایگەیاند لە ئاکامی هێرشە ئاسمانیەکانی رووسیا لە درەنگانەکی ڕۆژی سێشەممە بۆ سەر وێزگەیەکی چۆڵکراوی دەرهێنانی ئاو بە پەمپ لە باکوور و ڕۆژئاوای سووریا کە لەژێر کۆنتترۆلی یاخیبووەندایە زیانی جانی ئاواری لێکەوتوتەوە. ئەم هێرشە ئاسمانیە لە کاتێکدایە کە لەم دوایانەدا رووسیا کە هەوپەیمانێکی سەرەکی دیمەشقە هێرشەکانی زیاد کردووە. پەیامنێری ئاژانسی فرانس پرێس لە شوێنی ڕووداوەکە ڕایگەیاند دوو هێرشی ئاسمانی شەوی سێشەممە لە نێزیک عینشێب لە ڕۆژئاوای شاری ئیدلیب لە وێزگەکەیان داوە کە ئاوارەبووەکانی ئەلڕیوای حەی تێدا دەژیان. خۆبەخشانی کۆمەڵی ڕزگارکردن و فریاگوزاری ناسراو بە کڵاوە سپیەکان خەریکی یارمەتیدانی ئەو کەسانە بوون کە لە ژێردار و پەردوودا بوون. ئامانجەکە ویزگەیەکی پەمپی ئاوی چۆڵکراو بووە کە ئێستا ئاوارەکانی ناوچەی ئەڕۆی حەیتادا دەژین. دوو هاوڵاتی مەدەنی گیانیان لەدەستدا، پیاوێکی بەتەمەن و گەنجێکی 18 ساڵ. 5 هاوڵاتی دیکەش بریندار بوون کە ژنێک و دوو منداڵیان تیادایە. تیمەکەمان تەرمەکانیان لە ژێردار و پەردوو دەرهێناوە و هەندێک برینداریان ڕزگار کردووە. خەڵکی ناوچەکە نیگرانی خۆیان دەردەبڕی لە ڕوودانی هێرشە ئاسمانیەکانی رووسیا و دیمەنی کوژرا و بریندارە ئاوارەکان. دانیشتویەکی عینشێب بە سەرسوڕمانەوە باسی لە ئەوانە دەکرد کە لە ژێردار و پەردووەکەدا مابوونەوە. خەڵک لێرە بە سەلامەتی دەژیان لە ناکاو هێرشە ئاسمانیەکە ڕوویدا. ئەوانەی کە لە ژێر خانوەدارماوەکاندان خەڵکی ئاوارە بوون. دەبینین کە ئاژەڵەکانیشیان ڕزگاریان نەبووە. هەندێک کەس خەریکی دەرێنانی مەڕ و ماڵاتەکانیان بوون. دەستێوەردانەکانی مۆسکۆ لە شەڕی سووریا لە ساڵی 2015ەوە یارمەتی دیمەشقیانداوە کە بەشێکی زۆری ئەو خاکەی کە لە سەرەتای شەڕی ناوخۆی 12 ساڵەدا بەهێزەکانی یاخیبوو لە دەستیدا بوو بیگەڕێنێتەوە. ناوچەی ئیدلیب کە لە ژێر دەستی یاخیبووەندایە نێزیکەی 3 ملیۆن کەسی تێدا نیشتەجێیە و نێزیکەی نیوەی ئەو کەسانە لە ناوچەکانی دیکەی وڵاتەوە ئاوارەبوونە. ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند هێرشەکانی نێزیک عینشێب بنکە سەربازەکانی سەر بە هەیەتی تەحریری شامیان کردوتە ئامانج ئەو گروپە جیهادیەی کە خەڵاکەی کۆنتترۆل کردووە. شەڕی سووریا لە ساڵی 2011 سەری هەڵدا دوای ئەوەی سەرکوتکردنی خۆپیشاندانە ئاشتی خوازەکانی لایەنگرانی دموکراسی لەلایەن سەرۆک بەشار ئەسەدەوە پەرێسەند و بووە بە ململانەیەکی کوشندە کە زلهێزەبیانیەکان و یاخیبووە جیهادیەکانی ڕاکێشە ناو شەڕەکەوە. لە ئاکامی ئەم شەڕە زیاتر لە 9 ملیۆن کەس جانیان لەدەستداوە و نێزیکەی نیوەی دانیشتوانی سووریا پێش جەنگ ناچار بوون لە ماڵ و حاڵی خۆیان دەربچن. لە ساڵی 2020ەوە ڕێککەوتنی ئاگربەست بە نێوەنگیری رووسیا و تورکیا کە پشتیوانی یاخیبووان دەکات تا ڕادەیەکی زۆر لە باکووری ڕۆژئاوای سووریا جێگیر بووە سەرەڕای پێکدادانەکانی ناوە بەناوە. حەیدەر کەریم، دەنجی ئەمریکا.